ساڵتان لەبێ ئەزیزانم دووبارە لە سمارت ترێدەر وەگەڕینەوە خزمەتان. شیکاری بۆ هەفتەی یەکەمی مانگی 12 ساڵی 2023 دەکەین. بەڕێزان مانگی 12 وەک دەزانین مانگێکی پڕ لە جوڵە دەبێت بۆ بازار و کۆمەڵێک ڕوودا و کۆمەڵێک پێشهات دروست دەبێت بۆ بازار کە جیاواز لە مانگەکانی دیکە دەبێت. بۆیە پێویستە ئێمەی بازرگان زیاتر حەزر بکەین لە مامەڵەکانمان و زۆر زیاتر گرنگی بدەین بە بەکارهێنانی ستۆبلوز بۆ هەر مامەڵێک ئەنجامی دەدەین، چونکە ئەگەری هەیە جوڵەیەک ڕوو بدات کە لە پێشبینی هیچ کەسێکدا نەبێت و کۆنتڕۆڵکردنی مامەڵەی کراوە بە تایبەتیوانی کە مامەڵەی گەورە ئەنجامەدەن قورستر بێت بەراورد بە کاتەکانی پێشووتر کە توانیمانە لە مەودایەکی دیاریکراودا خۆمان لە ڕیسک و مەترسی بازار بپارێزین، چونکە لە ئێستادا ناتوانین مەودایەک بۆ جوڵەی بازار دیاریکەین بە تایبەتی بۆ ئاڵتون. ئێمە شیکاری ئەم هەفتەیەمان دەست پێ بکەین سەرەتا لە ئاڵتونەوە. بەڕاستی من پێم وایە ئاڵتون دەتوانێت لووتکەیەکی نوێ بە درێژایی مێژوو کەپی نەگەیشتووە لەم مانگی 12دا تۆمار کات. من نزیکترین تارگێتم بۆ بەرزبوون دیاری کردووە، چونکە پێم وایە سینارەکانی بەرزبوونەوە هێشتا بەهێزن و ئەگەرەکانی بەرەوسەرتر لە پێشە بۆ ئاڵتون. تارگێتی یەکەمی بەرزبوونەوە بۆم هەفتەیە ئاستی 2085 دەبێت، پاشان تارگێتی دووەمی بەرزبوونەوە ئاستی 2097 دەبێت. من پێم وایە ئاڵتون بتوانێت هەر یەک لەم تارگێتانە بپێکێت بۆ ئەم هەفتەیە. لە دوای گەشتن بە ئاستی 2085 خودی ئاستی 2085 ئاستێکی نوێ بۆ ئاڵتون و لووتکەیەکی نوێ لە مێژووی دروستبوونیدا. ئەوەی کە جێی پرسیارە بۆ بازرگانان و بەشێکی زۆری بازرگانەکان بە پەرۆشەوەن بۆەوەی کە ناوچەیەک بدۆزنەوە بۆ فرۆشتنی ئاڵتون. من دەبێت ڕوونکردنەوەیەک بدەم لەبەرەوەی کە پێشتر ئاستێک یاخود زۆنێک ناوچەیەکمان نەبووە ئاڵتون پێی بگات. ئەم نرخانەی کە دیاریمان کردووە یەکەم جارەکە پێی دەگات و وەک گوتمان لە مێژووی دروستبوونی ئاڵتون نەگەیشتوتە ئەم ئاستانە، بۆیە زەحمەتە ئێستا ئێمە بتوانین زۆنێک دەستنیشانکەین. بە نمونە گەر بێت و ئاستی 2097 وەکو ئاستێکی بەهێز بۆ داوەزین دەستنیشانکەین، ئێمە ئەگەر بیشی کەینە زۆن نازانین مەودای ئەم زۆنە چەندێک دەبێت، $20 دەبێت، $30 دەبێت. ینی بەڕاستی ئەوەی کە ناڕوونە لە بازار بۆ فرۆشتنی ئاڵتون دیاریکردنی ناوچەیەک وەکو زۆن. بەڵام ئەم تارگێتانی کە دەستنیشانمان کردووە 2085 پاشان 2097 هەر یەک لەم تارگێتانە دەتوانن سیناروی دابەزین چالاک بکەن. بەڵام کاتێک کە نرخ دەگاتە ئەوێ ئێمە دەتوانین بکەنە زۆنە یاخود لە دوای وەرگرتنی ئاماژەکانی داخڵبوون فراوانی مەودای ریسکی ئەو مامەڵەیە چەندێک دەبێت ئەو کات دەتوانین دەستنیشانیکەین. بۆیە تکایە پەلەم مەکەن بۆ فرۆشتنی ئاڵتون و ئەگەری هەیە زیاتر لەم دوو تارگێتش بەرز بن تۆمار کات واتە نرخ بچێتە سەروی ئاستی 2097. بۆیە دەبێت زۆر بە گرنگیەوە ئاگاداری جوڵەکانی ئاڵتون بین و حەزر لە مامەڵەی فرۆشتن بکەین لەم دۆخی ئێسای بازاردا. بەگشتی ئاڵتون بۆ ئەم هەفتەیە تا لەسەر ئەم زۆنە بێت، زۆنەکە لە ئاستی 2048 دەست پێ دەکات بۆ ئاستی 2033. سیناروی بەرزبوونەوە بە بەهێزی دەمێنێتەوە و وەک ئاماژەمان پێکرد تارگێتی یەکەمی بەرزبوون 2075 دەبێت، پاشان 2097 و هەر یەک لەم تارگێتانش ئەگەری چالاکبوونی سیناریۆکانی دابەزین لە پێشێتی ئەگەر دەرفەتێکی باش و گونجاو دروست بێت بە دڵنیاییەوە دەیخێنە ڕوو بۆ بازرگانە خۆشەویستەکان کە بتوانن سود لە مامەڵەی فرۆشتنیش وەربگرن. شیکاری دووەممان بۆ ئەم هەفتەیە یۆرۆ بەرامبەر بە پاوەند دەبێت. دەبینین دابەزینێکی زۆر باش و مەودافراوانی دەست پێ کردووە. من پێم وایە یۆرۆ بەرامبەر بە پاوەند ئێستا لەسەر زۆنێکی بەهێزی بەرزبوونە کە زۆنەکەش لە ئاستی 0.85 و 50 دەست پێ دەکات بۆ ئاستی 0.84. ئەم زۆنە دەتوانێت سیناریۆکانی بەرزبوونەوە چالاک بکات و تارگێتەکانی بەرزبوونەوەش بەم جۆرە دەبێت کە دیاریمان کردووە. تارگێتی یەکەمی بەرزبوون ئاستی 86 دەبێت واتە 0.86،
پاشان تارگێتی دومی بەرزبوون ئاستی 0.86 دەبێت. ئێوە دەتوانن سوود لە دەرفەتەکانی مامەڵەی کڕین وەربگرن لەم ناوچەیە بە ئامانجی گەشتن بە تارگێتی یەکەم، چونکە تارگێتی دوم کەمێک دوورە و ڕەنگە کاتێکی زیاتری بێ بۆی کە نرخ پێ بگات، بەڵام پێم وایە کە بتوانێت ڕیتێستێکی ئاستی تارگێتی یەکەم واتە ئاستی 86 بکاتەوە لەم زۆنەوە. شیکاری سێمان لەسەر یۆرۆ بەرامبەر بەیەن. بەڕاستی یۆرۆ بەرامبەر بەیەن دابەزینێکی زۆر باش و فراوانی دەست پێ کرد، بەداخەوە کە نەمانتوانی سوود لەم دابەزینە وەربگرین کە زیاتر لە 2 جار ئاماژەم پێ کردبوو. ئەم زۆنەمان دەستنیشان کردبوو وتمان مامەڵەی فرۆشتنی دوورمەوەدا لە یۆرۆیە لەم ناوچەیە زۆر سەلامەتە و تارگێتەکانی دابەزینیش زۆر فراوان دەبێت، بەڵام دیارە قسمەتی ئەمیتیانە بووە. بۆم هەفتەیە ئەگەر بێت و یۆرۆ بەرامبەر بەیەن لە دابەزین بەردەوام بێت، زۆنێکی بەرزبوون دروست بۆ لێرەدا کە زۆنەکە لە ئاسی 158.20 دەست پێ دەکات بۆ ئاسی 158.50. ئەم زۆنە دەتوانێت جارێکی دیکە سیناروی بەرزبوون چالاک بکاتەوە. تارگێتی یەکەمی گەڕانەوەش 159.350 دەبێت، هەروەها تارگێتی دووەمیش 160.6 دەبێت، تارگێتی سێمیش ئاستی 162 دەبێت. لێرەوە ڕەنگە دووبارە سینارەکانی دابەزین چالاک بێتەوە، یاخود ئەم سیناروی بەرزبوونە بەردەوامی هەبێت بۆی کە جارێکی دیکە یۆرۆیەن بگەێنێتەوە بە زۆنی سەرەوە، چونکە زۆنی حەقیقی دابەزین لە 164.8 دەستی پێ دەکرد، بەڵام نەگەیشتە ئەوێ و دەستی کرد بە دابەزین. ئەگەر بێت و ئەم بەرزبوونە تۆمار کات و لەبەرەوەی کە کاندڵی یەکمانجی کراوەتەوە لێرە پاتێرنێک دروست کات، پێم وایە ئەو کاتە جوانتر و سەلامەتر دەبێت بۆ مامەڵەی فرۆشتن. هیوادارم بتوانین سوود لە فرۆشتنی یۆرۆیان وەربگرین، چونکە تارگێتەکانی بۆ دوورمەوەدا زۆر فراوانە. ئینشاڵڵا دەبێتە نسیبمان. بۆم هەفتەیە ئەم زۆنەمان لە پێشە کە ئەگەری چالاکبوونی سینارەکانی بەرزبوونەوەی هەیە بۆ هەرێک لەم تارگێتانەی کە ئاماژەمان پێ کرد. شیکاری و خوێندنەوەکانمان بۆم هەفتەیە بەم شێوازە بوو: یۆرۆ بەرامبەر بەیەن، هەروەها یۆرۆ بەرامبەر بە پاوەند، پاشان ئاڵتون. هیوادارم ببێتە مای سوود و قازانج بۆ گەشت بازرگانان. سەرکەوتوو بن.